ڤیدیۆ ژمارە 5 لە ڤیدیۆکانی کۆرسی فێربوونی HTML لەوێ بچن سەبارەت بە سێ تاگی تایبەت دەبێت کە ئەوانەش تاگی دیڤ، سپان و پاراگرافن. ئەو سێ تاگە تایبەت نین بە HTML 5 و لە وەشانەکانی کۆنتریشە هەبوون بە هۆکاری ئەوەی کە بە شێوەیەکی زۆر و بەردەوام لە کارەکانمانە بەکاریان دێنین. باشم زانی جیاوازیەکانیان بخەمە ڕوو چونکە جیاوازیەکی زۆریان نییە و هەروەها دەتوانرێت بۆ مەبەستی هاوشێوە بەکار ببرێن، بەڵام لە بنەڕەت تا سێ تاگی جیاوازن کە بە دروستی بەکارهێنانیان لە شوێنی دروستە لەوانەیە کۆمەڵی کار و ئاسان کاتەوە. ڕوونکردنەوەکە با نمونەی پەڕێکی نمونەیی دەست پێ دەکەم کە سێ نمونە لەخۆ گرتووە هەر نمونەیەک تاگێک پێناس دەکات. ئەم پەڕە هیچ جۆرە کاریگەریەکی لەسەردا نانراوە، تەنیا ئەوە نەبێتکەوە هەرێکێک لەو تاگانە نووسراون و چەند ڕستەیەک دەقیان لەخۆ گرتووە. ئەگەر چاو لە تاگی یەکەم کەین تاگی دیڤ دەبینین بە چوار دەوری ڕستەکەدا دانراوە. من لێرەدا بۆ ئەوی نمونونەکەمان ڕوونتر دەرکەوێت بۆ هەر یەکێک لەو تاگانە سنوورێکی یەک پیکسلیم داناوە بۆ ئەوی بیبینین. ئەگەر ئەو سنووریان نەبێتەوە کاتە بینینی گۆڕانکاریەکانیان بینینی جیاوازیەکان ئاسان نابێت. جاگەر چاو لە دیڤی یەکەم چاو لە تاگی یەکەم کەین تاگی دیڤ دەبینین کە لە چواردەوری دەقەکەدا خۆی گرتووەتەوە، هەروەها وەکو بۆکسێک یان چوارچێوەیەک بۆ دەقەکە دەرکەوتووە. ئەبینینەوە بۆشایی کە لە دوای دەقەکە هەیەواتە لە کۆتایی دەقەکەەوە هەیە چوارچێوەکە ئەو بۆشایشی خستۆتە نێو خۆی. بەڵام ئەگەر چاو لە تاگی سپان بکەین دەبینین هەمان کاری دیڤ دەکات، بەڵام سپان وەکو بلۆک یان وەکو چوارچێوەیەک بۆ هەموو ڕستەکان دەرناکەوێت، بەڵکو چوارچێوەیەکە بۆ هەموو دێڕێک، هەروەها کە کاتێک گەیشت بە کۆتایی هەروشەیەک یان هەر ڕستەیەک دەوەستێت و بۆشایەکان لە خۆ ناگرێت. تاگی پاراگراف بە پێچەوانەی سپان زۆر لە تاگی دیڤ دەچێت، تەنیا جیاوازی ئەوەیەکەوە تاگی پاراگراف بە شێوەیەکی ئاسایی لە نێو وێبگەڕەکاندا لە دەرەوەی چوارچێوەکە لە دەرەوەی ئەو سنوورە واتە ئێستا لە نێوان PTP و ئەو هێڵەی سنووری چوارچێوەکە بۆشایەکێک کە بە شێوەیەکی ئاسایی وێبگەڕەکان دایدەنێن. ئەویشەوەیەکەوە ئەگەر چەند پاراگرافێک تێکست هەبێت لە نێو پەڕەیەکدا بۆشایی دەکەوێتە نێوانیان، بەڵام کاتێک پاراگرافی دیڤ دروست بکەین تێکستەکان دێنە خوارەوە یەکتر و بۆشاییان نابێت. من بۆ ئێستا بۆ زۆرتر ڕوونکردنەوەی ئەو مەبەستەم دەستکاری ئەو تاگە دەکەین. لێرە تاگی دیڤمان هەیە، من تاگی دیڤەکەی پێشتێکە نووسیمە دووبارەی دەکەمەوە، بە هەمان شێوە تاگی سپان و تاگی پاراگرافیش دووبارە ئەکەمەوە. لێرە لە نێو کۆدەکان هیچ بۆشاییەک ناخەمە نێوانیان، بەڵام دواتر کاتێک لە پەڕەکە چاویان لێ بکەین دەبینین کەەوە هەرێکەوە بە شێوازی خۆی دەرکەوت. ئێستا کە چاو لە پەڕەی نمونونەکە کە نەبینین کە تاگی دیڤ دووبارە کراوەتەوە، دەبینین کە لە نێوان دیڤەکاندا هیچ بۆشاییەک نییە، چونکە وێبگەڕ بە شێوەیەکی ئاسایی هیچ کاریگەریەک بەسەر تاگی دیڤدا دانانێت، تەنیا ئەوە نەبێتکەوە دیڤەکە دەبێتە چوارچێوەیەک بۆ هەموو ڕستەکان پێکەوە. تاگی سپان بە هەمان شێوەی پێشوو ئەو دەقەی دووەمی کە لێرە دەست پێ دەکاتەوە لکاندوە بە دەقی یەکەمەوە و بە هەمان شێوازی یەکەم بەردەوام بووە. تاگی پاراگراف بە هەمان شێوەی تاگی دیڤ چوارچێوەکە هەموو ڕستەکانی گرتووەتەوە، بەڵام ئێستا دەبینین کەەوە بۆشایەکێ لە نێوان تاگەکاندا. جیاوازیەکانیان زۆر کەمن، بەڵام چۆن و لەکوێدا بەکار ببرێن. دیڤ کاتێک بەکار دەبرێت کە بتەوێت چوارچێوەیەکی گشتی بۆ بەشێکدا بنیت. سپان کاتێک بەکار دەبێت کاتێک بۆ منە لە نێو ڕستەیەکدا زۆر جارێکی دەمانوێت وشەیەک ڕەنگێکی جیاوازی هەبێت لە وشەکانی دیکە جیاواز بێت، ئەو کاتە سپان بە چواردەوریە وشە دادەنین و ڕەنگی دەکەین. پاراگرافیش بۆ دەقی ئاسایی بەکار دەبێت کاتێک دوو بەش دەق هەیە، هەر بەشە و بە جیاوازیان بۆ شەیەک دەکەوێتە نێوانیان خوێندنەوەی ئاسانتر دەبێت. ئەگەر ئەم دوو دەقە لە نێو دیڤدا بنین و لە نێو پەڕەکمان چاوی لێ بکەین خوێندنەوەیان ئاسان نابێت، بەڵام تاگی پاراگراف خوێندنەوەی دەقەکان ئاسانترەکاتەوە.